کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی دڵخۆشن بە سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان. داواکارن کۆمەڵ وەک چۆن لە سەرەتاوە لەبەرەی شەقەمدا ماوەتەوە لە ئایندەشدا درێژە پێدەری ئەو کاروانە دروستە بێت، هەروەها نوێبوونەوەی حیزبەکە بکرێتە ئاوێتەی یەکبوونی زیاتر و فراوانبوونی بەرەی دادگەری. من پێ خۆشحاڵم جارێکی کەشکەوە سەرکەوتوو بوون لە کۆنگرەی چوارەمیاندا، هیوای سەرکەوتنی زیاتر و هیوای دادگەری زیاتر لەوان ئەبینمەوە. من هیوادارم ئەم جارە سەرکەوتویی بەدەست بێنن لە کۆنگرەدا و ئەو کەسانیشی کە لە کۆنگرەدا دەرچوون و بوونەتە ئەندام ڕێز لە یاسا و لە سەروەری بگرن و چاویشیان لە خەڵکی کوردستان بێت، چونکە خەڵکی کوردستانەکە دەنگ ئەدەن و دەنگیشیان داوە پێیان. کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات ئەو چی نەبوون کە تا ئێستاش بەدەست نادادی و سەروەرنەبوونی یاساوە دەناڵێنن. دادگەری و خاوەن بەڵێنی ڕاستەقینە تەنها لە کۆمەڵدا دەبینەوە، بۆیە جگە لە کۆمەڵ داوا لە هیچ لایەنێکی دیکە ناکەن کە خوێنی شەهیدەکانیان لە یاد نەکەن و لە سەنتەری حەقدا بمێنەوە و بەرگریان لێ بکەن. کۆمەڵی ئیسلامی لای کە سوکاری شەهیدان بڕوا بکە نییە جێی متمانەی ئێمە. ئەوەی هیچ شتێن نەماوە لەم وڵاتێ، ئەوەی چاکبیە و کورد پەروەر و ئەوانی کە ئەمان وت نییە یە نەخوارەوە نییە، ڕزگارمانە بێ لە بەعسوو نییە، ڕزگارمانە بێ لەم تەنگ و چاڵەمەیەوە نییە. ئەمانە هەمووی درۆ بوو، ئەمانە کە دەوت و پارەیاندی نییە، ئێتە پشتیان کردە ئەو خەڵکە. ئەوەی کە ئومێدێ ما بێ و ڕووناکیەک ما بێ و تەنیا ئاسۆیەک ما بێ نییە، کۆمەڵی ئیسلامیە با پێ بڵم ئەویش نییە بە پشتیوانی ئەو پیاوە بەڕێزە زۆر پیرۆزباییشی لێەکەم. یەکێک لە ئامانجەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان کارکردنیەتی بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و بەرگریکردن لە ماف و داخوازی شەقام. لە هەموو ئەو کۆبوونەوانەشی کراوە کۆمەڵ پاکێج و داواکاری خەڵکی خسۆتە پێش هەموو مەرج و داواکاریەکان، بۆیە بەڵێن بە هەمووان دەدات لەوە بەدووە سەرسەختانەتر دژی زوڵم و ستەم و نادادی بوەستێتەوە، ئاڵای دادگەری شەکاوەتر دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.